خۆشەویستان لە تەوەرەی دووەمی پرۆگرامەکەماندا باس لە بابەتێکی گرنگەکەین کە ئەکرێ بڵێن ئەمیش ڕاستەوخۆ کاریگەری لەسەر دەروون و تەندروستی تاک بە تاکی کۆمەڵگە هەیە، ئەویش گەشتکردنە. بێگومان خۆی پروردگار فەرمێت ئێوە لە دنیادا بگەڕێن سیر بکەن، سی دروستکراوەکان بکەن، بۆی لەم دروستکراوانەوە گەورەی خۆی پروردگارمان بۆ دەرکەوێت. من بیرمە بە مناڵی وەمانەزانی کە جوگرافیامانە خوێند و کە باسی کوردستانەکرا وەمانەزانی بەس لە کوردستان شاخ و داخ و ئاو و بەرزایی و ئەمانە هەیە، بەڵام لەوانەیە بڵێن لە کوردستان کەمترین لەم بابەتانە هەیە لە وڵاتانی دەوروبەرمان، وڵاتانی ئەوروپا، وڵاتانی دیکە شوێنی زۆر سەرنجڕاکێش و زۆر گەورەتر هەیە. جا گەشتکردن بۆی با بڵێن تاکەکان لە ژینگەیەکان ئەمێننەوە و ئاشنا بن بە کەلتوری یەکتری و زۆر بابەتی دیکە گرنگی تایبەت بەخۆی هەیە. بێگومان مەرج نییە گەشتکردن پارێکی زۆری تێبچێ، مەرج نییە گەشتەکانمان دوور بێ، ئەکرێ ئەم هەینێ بڕیار بریم بچینەوە بۆ گوندەکەی خۆمان لەگەڵ یەک دوو خانەوادە و لەگەڵ یەک دوو خزم و کۆچکارە بچینە شارێکی دیکە، بچینە قەزایەک ناحەیەکی دیکە، نەخێ بچینە پارکێک. ئەمەش هەر خۆی گەشتە، گەشتی بچووک و کورتخایەن و نزیکە، گەشتی دوور و درێژیشمانێک کە بۆ وڵاتانی دراوسێ و وڵاتانی ئەوروپا و دیکەیە. ئێمە لەسەر ئەم تەورەیە میوانداری زۆر بەڕێز کاک ژیوار جەلال خاوەنی کۆمپانیای گەشت و گوزارمان کردووە، بەسواسەوە لە ستۆدیۆ میوانە. کاک ژیوار بەخێر بێت. جا بەدەر لەوەی جەنابەت خاوەنی کۆمپانیایەکیت وای نەکەین لەبەر خاتری کۆمپانیاکان باز لە گرنگی گەشت بکەین لە ڕووی واقعیەوە. بێگومان جەنابەت کە خاوەنی کۆمپانیا بیت گەشتیشت زۆر کردووە، گرنگی گەشت بە شێوازێکی گشتی بۆ تاک چییە؟ دەستان خۆشی بۆ تەوەرەکەتان بەناوی خۆی گەورە. بەڵێ بێگومان بەڕای من گەشتکردن هۆکارێکی زۆر باشە کە بۆ ئەوەی ناساندنی کللتوری جیاواز، ئاشنایەتی و هەروەها بۆ نەمانی ڕەگەزپەرستی. کاتێک کە تۆ گەشتێکی بۆ وڵاتی کە لەوانێ نەزڕە لەسەر زۆر نەتەوەی جیاواز یاخود تەنانەت شێوازی جیاواز کە کللتوریان لە ئێمە بە نامۆیە بگۆڕێت بە شێویش کرد سەیرانکەی. هەروەها تەنانەت ئەم شتاتوانە بڵێن بۆ گەشتی ناوخۆیش ڕاستە کە تۆ کاتێ لە نێوان شارەکانە گەشت دەکەیت لەوانەیە هەنێ مەسەلەی شارچێتی و ئەو شتانە کاڵ بێتەوە. بۆیە بەڕای من دەستخۆشیتان لێکم زۆر زەڕورە کە زۆر گرنگە جگە ئێمە لە پەیامی گەشت و گوزار زیاتر لە خەڵک تێبگێرین. ئەوی پێوتێ کللتور، ینی بێگومان کللتوری خەڵکی سلێمانی، خەڵکی هەورامان لەگەڵ بادینان و گەرمیان و هەولێر جیاوازە لە ڕووی ژیان، لە ڕووی خواردن، لە ڕووی ئەمانە. تا چەند گرنگە تاک شارەزا بە بەم کولتورە جیاوازانش؟ بڵێ بێگومان زۆر گرنگە، چکە ئێمە هەمان لە وڵاتێکە ئاژین. دوجار بۆ نەمانی ئەم زۆر جار هەنێ میدیا و هەنێ لایەن هەیە کە بۆ هەنێ مەبەستی تایبەتیش بێ، مەسەلا هەنێ مەسەلەی شارچێتی و هەنێ مەسەلەی نێوان دایلەکتەکان و هەموو ئەوانە کە زەق ئەکەنەوە. ئەتوانم بڵێم گەشتکردن لە بەرامبەرە ئەمە کاڵەکاتەوە، لەبەروی کە تۆ کاتێکە کەسێکی خەڵکی سلێمانی ئەڕاتە ناوچێکی بادینان هەم ئاشنایەتی زیاتر بە دایلەکتەکەی ئەوانە بێت کە دوجار ئاسانتر تیانەگە، هەم کللتوری ئەوان، خواردنی ئەوانیش بە هەمان شێوە دووبارە ئاشنایەتی بێت وای تەگرێتەوە بۆ ئێرە. ئەمە لە ڕووی ئابووری شۆ هەردوو لا سودمەند دەبێت. گرنگە ئێمە ئەم ئاشنایەتی دروست بکەین، گرنگە تەنها ئێمە سەردانی شوێنەکەین، ینی دیمەنە جوانەکانیمان لە خەیاڵانە بێتر، گرنگە کۆمەڵی پرسیارکەین، کۆمەڵەشت لەگەڵ خەڵکی و شوێنەدا پرسیاری لێ بکەین لەبارەی کولتوریان، لەبارەی شناسیان، وی کە وە خۆدا ماژت پێکرد زیاتر بێتەوەی کە تۆ دەوڵەمەند بی بۆ زانیاری بۆ شوێنی کە سەردانێ کردووە زیاتر ئاشناوی بە کولتوری ئەو شوێنە. بڵێ بێگومان کاتێک کە تۆ گەشت ئەەکەی بەڕاستی من هایندا لە خەڵکیم کاتێک کە گەشتەکەن زۆر کەسی خۆمانێ بە ناڕوە بە دوای خواردنی عێراقی ئاگەڕی کوردی ئاگەڕێ لە شوێن نە تۆ هەوڵ بە کاتێکی شوێنی تازە بینی لە خواردنەکەیان دەست پێ بکە، خواردنی ئەو شوێن تاخیرەوە بزانە چۆنە، پاشان لەگە ئەو خەڵکانەیە قسە بکە، هەنێجار پیاسێکی تەنیا بکە لە دەوروبەرەکەت بۆ نمونە دوورکەوەرەوە بۆی بزانی ئایا کللتوری ئەوان چۆنە، خەڵکی ئەوان چۆن بیرەکاتەوە، ڕۆژانیان چۆن بەسەرە بن، شەوانیان چۆن بەسەرە بن. بەم شێوەیە تۆ بەڕاستی بیرە فراوانترە بێت و حەزیشە بۆ گەشتکردن زیاکات. بێگومان ئەو کۆمپانیانی کە گەشتی ناوخۆیی و دەرەکیش ئەنجامەدەن تا چەند گرنگیان بەم بابەتەدا، خاصەن ئەوانەی بۆ دەرەوەی هەرێم کە وەرجێڕیان لەگەڵا گرنگە ئەو بابەتانە بۆ نمونە بە گەشتیارەکانیان ئاشنا بکەن کە لەم شارە لەم ناوچەی کە بۆی هاتوون
خواردنەکەیان ئەم کولتورەیە شێوازی جلوبەرگیان ئەم کولتورەیە ئەمە شێوازی ئیشکردنیانە و ئەمە لایەک بۆ کۆمپانیا لای دوم هەر بەڕاست تا چەند گەشتیاری ئێمە بۆ ئەو بابەتانەش ئەچێ یا تەنها ئێوێ مەنزەرە ببینێ و کۆمەڵ ڕەسم بگرێ و لە تۆڕە کۆمەڵاتەکانی خۆی بڵاوی کاتەوە کامیانە ڕاستی لە هەموو جۆرەکان گەشتیار هەیە هۆی کاتێ گەشتیارمانێ بۆ منە بۆ چێژبردنێکی مەسەلا ئەڕوا هەمانە بۆ چارەسەری پزیشکی ئەڕوا هەمانە بۆ بزنس ئەڕوا هەر کەسە بە پێی شێوازی گەشتەکەی خۆی بەڵام ئەو کەسانی کە ڕاستی گەشتەکەن بۆ ئەوەی کە کاتێکی خۆش و چێژ بەسەبەرن ئاتەن کاتیان هەیە بۆ ئەوانە بە تایبەتی خێزانەکان بە دوای زیاتر مەسا کولتور و فەرهەنگی ئەو شوێنە تازەیەوە ئەڕۆن ڕاستە لەوانەی خەڵکی خۆمان زۆرێکی تا ئێستا بە چەند شوێنی تەقلیدیەوە گرتی بێتی بۆ منە کاتێکە گەشتی تورکیاکەیان ئێرانەکە تەنها ناوچەیەکی دیاری کراوەڕە تەنها ئەستەمبوڵ ئەڕۆیان تەنها شیمالەڕۆ بەڵام بۆ نمونە شوێنی کەش هەیە کە بۆی بڕۆی بۆ تۆ لە ئێراناچی بۆ ئۆسفەهان لە تورکیا چەندها شاریکە هەیە ترابزۆنە ئیزمیرە کەپەدۆکیایە یانەچی بۆ لوبنان تۆمە تەنها مەچۆ بۆ بەیروت بزانە بەعلەبەک چییە بزانە شوێنەکانی کە چییە ئەچی بۆ میسڵ تەنها گەشتی قاهیرە مەکە شوێنەکانی کە بکە بەڵام ڕاست ئەکەی ئەتوانم بڵێم لە ئێستا تۆزێک زیاتر بۆ ئەم شتە لە ناو خەڵکە زیاتر یعنی گەشەی کردووە و بە دوای جیاوازیە ئەڕۆن بەڵام تا ئێستا زۆرینەکەی تەنها بە چەند شوێنێکی دیاری کراوە ماونەتەوە ژێوار ئەوەش گرنگە بۆ نم کۆمپانیان گەشتیان بە تایبەت لە ناو خۆیان لەو پاسی تێدایەتی وەک کەکدان ژەماژبێ شارەزایەکیە بێدیان هەر لە نێو پاسەکەی ئاماژە بکا بەم شوێنە بۆ نەچێ بۆ ئامێدی بۆ ئاکرێ بڵێ ئەم شارە ئەو لەو کاتەوە دروست بوو ئەمە لێرەوا بە بۆ ناسراون و ئەم جۆرە خواردنیان بەلاوە خۆشیان ئەمە دروستەکەنیان ئەوە نشتی تایە ئەوە نە شوێنی گەشتکردنی تێدایە مە تا چەند گرنگە بۆی کە وردەوە دەم کەسە حەزی بەو شوێنە دەبێت و شێوازێ تا ئاگاتە شوێنەکە کەمێک ئاشنا ئەبێت بەو شوێنە یاخود خۆشی توانێت پێشوی سەردانی شوێنەکە لەسەری بخوێنێتەوە بێگومان هەر کەسێکە گەشت دەکات بە تایبەتێکە دەروی وڵات بێتوانانی مەسەلا بۆ نمونە تۆڕی کۆمەڵایەتیەکان یان یوتیوب بەکاربێنێ لەوێ بنووس زانێت کە لە وڵاتە چی هەیە و چی لەگەڵ ئەوە گونجێت بەنسبەت گەشتی ناخۆشە بڵێ ئێمە ڕێڕێبەرەکانمانەوە بەردەوام بەڕاستی هەوڵین کە شوێنەکان ئاشناکەین بۆ نەگاتێک باسی گەشتی دووهۆکت کرد لەو واربا مەنتیقەی بادینان و ئەو مەنتیقانەی تر بۆ منە کۆمەڵێ شوێنەوار هەیە کۆمەڵێ فەرهەنگی تەنانە ئاینی جیاوازیش هەیە لالش هەیە لالش هەیە ئەمانە هەیە بڵێ کە ڕاست ئەمە بۆ ئێمە بەڕاستی ئێمە ئێستا هەوڵین لە گەشتەکانمان زۆر تەرکیزمان کردووە لەسەری کە خەڵک ئاشنا بێ بۆ ناوچە جیاوازان چونکە ڕاستە ئەمە ئێمە ئەکرێ سوودمەند بین لێ ئەگەر تۆ سەرێکی وڵاتەکانی چوادۆرمان کەی بۆ نمونە وڵاتی ئازەربایجان زۆرترین سوودی لە پەیامبەری زەردەشتیەکان بینیەوە لەو شوێنە نوارە ئاینی و کولتوری کۆنانە کە خەڵکانێکی زۆر لە هەموو ئاینە جیاوازەکان سەردانێکم بزان ئەمە چۆن و چۆن نیە بەڵام ئێمە لە بەرامبەرە بۆ نمونە لەوانەیە هەم شوێنەواریشمان هەبێت ئیهمال کراوە بۆیە بەڕاستی ئێمە وەکو خۆمان هەوڵمانداوە زۆر کە ئەم شوێنە جیاوازانە ئاشناکەین بە خەڵکی و کە هەوڵبین بێجگە لە گەشتیاری ناوخۆیی ئیشەڵا لە داهاتوە هەوڵبین زیاتر گەشتیاری دەرەکیش ئاشناکەین بەوانە باش ئێمە باسی سوودەکانیمان کە جەناب دووسێ جار تاکید لەسەرەوە کردەوە کە ناوچەگەرێتی و شارچێتی کاڵەکاتەوە و کللتورەکان بەڵام لەوانەیە ئێستا بینەرێک کە دانیشتوی بە دیارم پرۆگرامێمە و پرسیارێکی پێچوانەش بکە بڵێ لەوانەیە با بڵین کاریگەری سلبیش بەجێ بێڵێ تۆ هەندێک کللتوری جوانی خۆت هەیە کە هەندێک کللتوری کە ئەبینی یتەوە لە ناو کۆمەڵگی خۆت ئەم کللتورە وەکو بڵێ لاسایی بکەیتەوە یان دووبارەیکێتەوە تا چەند یا با بڵین ئەو ڕێگانە چین کە کللتوری جوان و باش و ڕەسەنی خۆ لە دەستنی بەڵام شارەزاش بی بە کللتوری دەوروبەر ڕاستە دەستخۆش ئەمە بە دوو شێوەش ڕاستە یەکەمیان بۆی کە سەرەتا خەڵکی پێویستە خۆی مسابقە لە ناوچەی خۆیان دەست پێن کە تۆ کەسێکی دەرەوەیت گەشتیارێکی بۆ لاو ڕێزی بگری یعنی جیاوازی بکەی لە نێوان گەشتیار و مەسەلا بۆ من لایەنی سیاسی بیان کۆمەڵایەتی بیان شتێ بە گەشتیارێکی عەرەبە یان هەر نەتەوەیشکەیەکەیە بۆ لاو ئێرانیە شوێنەکە ڕێزی بگری بۆ ئەوەی کە ئەو ئەڕواتەوە ئەو کارگیرە سلبێ لای دروست نەبێ بە باشی باسی تۆ بکە ئەمە وەکو ئەو لایەنەیان وەکو لایەنەکەی دومیشان کە خۆت ئەڕۆیتە دەرەوە بەڵێ ئەمەیان بێگومان کە تۆ سەر ئەو کەسایەتی ئەو کەس ئایا تا چەند پابەندی عورف و عادەتەکانی خۆمانە و بێ بەڕاستی مرۆڤ هۆشیارێ بۆیە کە من ئەڵێ مرۆڤ بگەڕێت کە کاتێ ئەگەڕێت ئەزانێت بۆی دەکەوێت چی ڕاستە و چی خراپە دوجار حتمما کۆمەڵی پابەندی عورف و عادەتی شەیە ئەگەر تۆ لێرە کەسەکە خۆی تیایە نەبێت ئەوە لەوانەیە ئاسانتر ئەو کەسە لا دەربێ بەڵام ئەگەر خۆی بەڕاستی کەسێ بە دوای
ئەوانەوە نەبێت لێرە کە هەکەی تازەش ئەبینیە کللتوری تازە ئەبینیە کاریگەرێکی تەنها لایەنە باشەکانی هەڵەگرێ. ئەجار حتمما جنابتان شارەزاترن لە زۆر کەسی دیکە بۆی کە خاوەنی کۆمپانیای گەشت و گوزارن. خەڵکی ئێمەمانە چۆن ئەڕوانە گەشتکردن بیر لە چی ئەکەنەوە لە گەشتکردە چۆن چی ئەکرێ بۆی کە هەم لەگەڵیشیدا گەشتکردن خۆشەویست بێت لە نێو خەڵکیدایە ئەستەکەی کە ئەم چەند ساڵێکە زیاتر خەڵکی گرنگی دەدات بە گەشتکردن. ڕاستی ئەتوانم بڵێم تا ئێستاشەکو پێویست نییە واقعیان یعنی ڕاستە کەسانێکی زۆر گەشتەکان بەڵام گەشتەکان بەڕاستی زۆر تەقلیدیە. ئێمەش لایەنی خۆمان ئەتوانم بڵێم کۆمپانیەکان کە کەمتر خەریمیان هەبێت لە گەشتەکانە هۆکارەکەی لایەن ئابوووریەکەیە. ئێمە بۆ نوکو خۆمان یعنی زۆر جار ڕیسک ئەەکەین کە هەوڵین گروپی جیاواز دروستکەین بەرنامەی جیاواز دانین بەڵام سیر ئەەکەی بۆ نمونە بەشێکی سەرکەوتووە بەڵام بەشێکیان لەوانەیە وەکو پێویست سەرکەوتو نەبێت بۆ کەسەکانی خۆمان بە چەند شوێنێکەوە گرتویانە. ئێمەش بەڕاستی دوجار تۆ ئوتێلەگری یان فڕۆکە ئەگری یان پاسەگری ئەم شتانە هەمووی لایەن ئابوووریەکەی گەر ئێمە بۆ منە سەرکەوتو نەبێت زەرمەند دەبین. بۆیە هەوڵ ئەدەین ئێمەش بەڕاستی زۆرینی لە لایەنە تەقلیدیەکەی بێڵینەوە کەمترین ڕیسک بکەین و مەسەلا بەرنامەی جیاواز بە خەڵک ئاشناکەین چکە خەڵک ئێشتا ئیستیعابێکی وایینی لەبەری لەوانەشە گلەیە بکەم ئێوە دەستان خۆش بێ بەڕاستی بەڵام لەوانەیە لە کەناڵەکان و کەمترین بەرنامە هەبێت لەسەر گەشتکردن و ئەوە. من ئەمە کوڕەخنەیەک لە کۆمپانیەکان تەمان هەر کەسێک کە کۆمپانیایەکی هێت منێک تەنانەت کە لێرە دانیشتون بەرنامە پێشکەشەکەم لە بەرامبەریە موچێک و مکافەیەکم هەیە کەس لە پێناو هیچ ئیژ ناکات. بەڵام زۆر جار ئێستا بۆ نمونە کۆمپانیەکان لە تۆڕە کۆمەڵایەتەکانی خۆیان ینی وێنەی چەند سانیەکی شوێنێک بڵاوەکەنەوە بەڵام گەشتیار کە ئەچێتە ئەو شوێنە ئەم وێنەیە کە ئیدیت کرا و ڕەنگی پێدرا و تەرتیباتکە بەو شێوازنی ئەمە یەک دوو خۆ دەزانی ئێستا بۆ نمونە شوێنی وەکو شیمالی ئێران کە خەڵک ڕووی تێکا ئەلەم وەرزەیە لەم مانگی حوت وەشتەیە ئەوی بەڵێ سروشتێکی جوانی هەیە بەڵام ئەو کەش و هەوا و شێ ئەوی پێوتێ ڕوتوبەت و شەرجی و بۆقی کە هەیەی و گەرما تااقەت ڕۆکەنەتی تەسەوڕەکەم لە عەرەبستانی سعودیە بەو شێوازە نەبێ ئەی ناکرێت کۆمپانیاک یا بوون من ئەلەم ڕۆژانەیە بینیم کۆمپانیا ڕکلامی کیشەکە لە مانگی 12 کە ئەچێ گەرمە ڕستنەوەی کۆمپانیەکانیش تەنها یعنی هەندێک لە قتەبشان نێن وە بزان ئەو شوێنە بەو شێوازێ و تەنها لایەنی مادی خۆیان بیر نەکەن و لەگەڵ لایەنی مادی ینی سوودێکیش بە خەڵک بگەێنێت تا چەند ئێوە تێبینی ئەوتان کردو دەست خۆش بێ خۆی ڕاستی ئەمە بە تایبەتی لە ئوتێلەکان زۆر کێشەیە هەیە بۆن لەوانی لە ڕکلامەکە ئوتێلێ پیشان بە پاشتر کابرا بە بوو شوێنێکی کە بەڵام گەشتیار پێویستە لەمایانە هۆشیار بێ خۆی چۆن کاتێککە تۆ تێ بەشداری بەرنامەیەکی گەشتیاری بکەیت یاخود بە گروپێک ئەڕۆی تۆ سەرتا پێویستە لە بەرنامەکە بخوێنیتەوە ئوتێلەکانی بزانین چۆنن لە کوێن چین ئەگەر تۆ خۆت مەسەلا کەسەکە هەر کەمێک مەسەلا یعنی خوێنەوارێکەشی باش بێ ئەتوانێت لە گوگڵ و لە چەند وبسایتیش تر هەیە کە لی بات و سەیر ڕیڤیوی کاواتە سەیری ئەو کەسانە کە پێش چونتە ئەم ئوتێل و ناوچەیە بزانێت چۆنن بەم شێوەیە تۆ تووشی زەرمەند ناین بەڵام بەڕاستی ئەمەیان توان بڵێن بەشێکی خەتای گەشتیار و خەڵک خۆتی چۆن کاتێککە تۆ بەرنمەیەکە بینی بۆ منە باسی شیمالی ئێرانە کرد بای $160 بۆ نمونە بێگومان تۆ بەرنامێکە کە بە 200 مەسەلا $15 $20 جیاوازیان ئەبێ تۆ بێ بزانین جیاوازیەکان لە چیە ئەمە هەرزانی و گرانینی ئەمە ئوتێلەکەت فەرقە پاسەکانە فەرقەکە ئەمانە فەرقەکە بە هەمان شێوەش بۆ تورکیا کە $100 و $150 فەرقە نابێ بڵێ ئەم شوێنە بۆ گران ئەمە شوێن هەرزان ئایا بزان هەمان ئوتێل ئەگەر هەمان ئوتێل بۆ هەمان فڕۆکە بوو حەقی خۆتە تەواو ئەمە لێرە کات ئەم شوێنە نرخێکی زیادیان بەکارهێناوە بەڵام گەشتیاری ئێمە کێشەکەی ئەوەیە زۆر بە دوای نرخەوەی لە سەرەتاوە کە ئەڕواتە ئەوێ ئامادەیە چەندین قات بە بووی بگۆڕێ بەس تازە ناگۆڕێت تۆ خۆت ئەوە هەڵبژاردووە بە نیسبەت ناوچە جیاوازەکانیشەوە ڕاستی ئێمە تا بتوانین پێشنیار بۆ خەڵکین کە بزانین بۆ کۆ بڕوە بەڵێ لێ ئێستاە بۆ من کیشە باس کرد دووبێ و باس کرد بەڕاستی ئەمانە مەگەر کەسێک بۆ دوبێ بۆ کار بڕواژینە بۆ گەشتکردن لەم کاتەیە شیمال ئێران هەیە ناوچی هەیە ڕاستەکەی داخۆش بەڵام هەنی ناوچی هەیە کەمترە چکە خۆزانانی ماشەڵڵا زۆر ینی ناوچێکی فراوانە بەڵێ هەنێ ئەتوانین تو ئێمە گەشتیارەکان بەری بۆ ئەو ناوچانە بۆی ڕزامەند بن و ئێمە بەڕاستی و ئەکەین و زۆر ڕزامەند بوون لە تورکیاشە بە هەمان شێوەیە یعنی تو ئەبێ بە کەسەکە بڵێ ئەم شوێنە چۆنە بەسترک و پێم وتی دوجارە بێ گەشتیاش بەڕاستی خۆی ئەمڕۆ ئاسانە بڵێ سێرچ بکات و گلەی نەکات ئێمە خۆمان ڕۆژانە بڕواکە داوامان لێکرد باسی کیش کرد
یان دووبێ ومانە کاکەمە گرروپێ بکەم بۆ ئەبێ کاکە توای کەیتەوە بەدڵ نابێ لە من عاجزەبی بەکەڵک نایە یعنی ڕۆژانە خەڵک هەیە لەوانەیە بۆ ئەوروپیەک ئێستا ئاسایی بێ شوێنی جیاواز بینێ بچێ بۆ خلیج نا لەبەروی ئەو کەمتر هەتاوە بینێ ئەو پێویستی بەوەیە بەڵام ئێمە کە لێرەیەک سوتاوین خۆمان حەزم لەسەرمانکەسە تۆپچی بۆ دووبێ بەڕاست بێگومان کاک ژوار سەبارەت بە پێدانی ویزە و ئەوانە خەڵکی ئێمە هەنی بەڕاستی زۆر نیان کەمێک معنی متمانیان بە کۆمپانیەکانی بە شوێنەکانی لەگەڵ ڕێزم خۆت ئاگاداری ئەوەی بڕپارێک لە وەرگرە بۆ ویزەی ئەوروپات بۆ وەرگرم ویزەی فڵانە وڵاتە بۆ وەرگرم سێرەکی بڕپارێکی لانەی کەم لەوە وەربگرێت دوای سێرەکی ویزەکەشە بۆ نایێت توانی گرنگتیش نایەتێ گرنگترین ڕێنمایەکان چی بووی کە کەسێک بتوانێت ویزەی وڵاتی بەدەست بێنێ یاخود بە شێواز لە شێوازەکان فێڵیشی لێ نەکرێت لەوەی کە ئەو ویزەی وەرەگرێت و بڕپارەیەکی کە ئەیدا بۆ کۆمپانیا بە شوێنە نەڕات و بە تەواوەتی ویزەکەی بۆ بێتەوە دەست خۆش ئەمە بەڕاستی ئەم بابەتە چەنە یعنی تا ڕادێ لەخوا بەجێ بە کەم بۆتە وەڵام تا ئێشتوانم کەسانێکی زۆر هەر بە دوای ئەمەوەن ویزەی گرنتی ویزە لایەنێکی ئەمنیە ئەبێ ئەوە بزانێت کە تو ئەچتە نووسنگێکی گەشتیاری یان کۆمپانیای گەشتیاریە ئەم تەنها ڕێکارەکانە بۆ جێبەجێکە تەنها لایەنە یاسایەکانە بۆ جێبەجێکە و لایەنێکی گێنەرە و هەروها ئەوراقەکانت پێداویستەکانە ڕێنمایی تەکا ڕاوێشتەکە لە سەرەتاوە تا کۆتایی تا تۆ باشترین شێوە تەقدیمێکی کەمترین چانسی ڕەفزە هەبێ ئەگەر ناوەک ئەوەی کە تۆ بڵێ هیچ کۆمپانیایەک نییە لە عێراق و لە هیچ شوێنێ کە سەلاحەتی ویزەی هەبێ ویزە ئیشەکە سەر کاری حکوومەتە کاری لایەنی ئەمنیە نەک ئەمە تۆ بۆ ئەوروپا ویزەی دووبەیش بە زەمانی ویزەی مسرش بە زەمانیە بۆ تۆ کە تۆ کاتێ ئەو کۆمپانیا بۆ تەقدیمەکات لایەنی ئەمنی ئەگە تۆ ناوێکی مەسەلا دووبارەت هەبێت لەگەڵ کەسایەتێکی کە کێشەیەکی یاسایی هەبێت ئەگەر هەیە ڕەفز وەرگری بۆیە بەنسبەت ویزی ئەوروپاشەوە بڵێ تا ئێسش بەڕاستی ڕەکلام هەیە لە زۆر شوێن ویزە بە گرنتی ویزە بە زەمان ڕاستی ئەمە ئەتوانم بڵێم کەم تەرخەمێکی تایە لە هەنێ لایەنە پەیوەندیدارەکانەوە کە پێویستە بڵێن تو ئەمە چۆنەوە ڕەکلامین بۆ ئەەکەیت و سپۆنسەری ئەدەیتە خەڵکانێکیش ڕۆن پارەداهایەن بەڕاستی من داوام لە خەڵکە لە جاتی ئەوەی کە ئەو پارانەی سەرفی ئەەکەن لە بەدوای ویزەی زەمانە بابێن لە بڕی ئەوە بۆ پارێ بە بڕێژی کەمتر لەوە گەشتی چەند وڵاتی بکەن کاتێک کە تۆ گەشت کرد و ئاشنابووی بە چەندین وڵات بە پاسپۆرتەکەتەوە بوو بڵێ ئەو کاتێک کە تۆ تەقدیمی وڵاتێکی ئەوروپیشەکە وڵات ئەوروپیەکە سێرەکە ئەڵێ تۆ گەشتی وڵاتەکەیان چواردەوەری خۆ کردووە یەک بۆ لای من بۆ گەشتکردن بەڵام تۆ کە گەشتی هیچ وڵاتێکە نەکردووە یەکسەر ئەتوێ بڕۆی بۆ ئەوروپا تەقدیمکەی ئەم وڵات ئەوروپیانە ئەزانن کە تۆ وڵاتەکانی چواردەوەری خۆت جارێک گەشتە نەکردووە خێری بۆ لای ئێمە چکو ئەبێ خەڵکیش هەنی ئاشنایەتی کەش بکە ئەفو ببوورە تۆ درێژەی پێم لەوە کاتێک کە تۆ بە ویزەی گەشتیاری ئەڕۆی بۆ ئەوروپا ئەتوێ خۆت مەسەلا تەقدیمی ئیقامەکە یان هەر شتێ ئەمە هەڵەترین ڕێگایە بۆ چکە تۆ لەوێ گیرە خۆی ئیقامە وەرناگری تۆ کەسێکی بە ویزەی گەشتیاری ڕۆشتویت لەم حاڵەتەیە کە وەکو ویزەی گەشتیاری ئەڕۆی تۆ لەوێ داوای مافی پەنابەری و ئینسانی ئەەکەی ئەم دوشتە یەک ناگرێتەوە بۆیە تۆ هەتا مەبەستیشتە کۆچ بکەی هەوڵ بە ڕێگەیەکی یاسایی کۆچ بکەی کە ئەمە لەوانەیە نەکرێ ئاوا بە کورتی باسکرێ بەڵام کەسەکە ئەتوانێت بە دوای ڕێگەیشکە بڕۆ بەڵام ئەویش ڕاستە لەوانەیە مەرجی قورسی هەبێ بەڵام لەوە باشترە کە تۆ بڕۆیت بەو شێوازە و لەوێ دووبارە چەند زۆر کەسمان بینی و لەوانەیە هەمان کەس و کارمان هەبێ کە لەوێ بێزارن و ئەیانێ بگەڕێنەوە بۆ پارێکی زۆریان سەرف کردو ئەوە وایان لێکان نەگەڕێنەوە ڕاست من وەک دوا پرسیار بەشی خۆم دەدەڵانە کاکدانیار قسەی مابێ هەر لەسەر ویزا ئەمە دووشت بپرسم یەکەم ڕاستە دەوترێت ئەگەر پاسپۆرتەکەت ویزەی هەندێک وڵاتی پێوە بێ هەندێک وڵاتی دیکە ویزەت نایەتێ ئەمە یەک دووهەم من چ پێویستم بۆ نمونە بە کۆمپانیاکەی جەنا بدێ بێم ویزەیەکی شنگن وەرگرم ئایا خۆم ڕاستە خۆ بچم بۆ کنسولخانە و سەفارەتەکان خۆم ئەو مامەڵەی کە هەیە بیکەم لەگەڵەوەی بێم لە کۆمپانیاکە بیکەم چ فەرقی ئەم دوو پرسیارەمەگە وەڵام بێت بڵێ بێگومان پرسیارەکە زۆر جوانە سەرەتا وەکو لایەنی ئەوەی کە تۆ پێویستت بە کۆمپانیا چێ بۆ تەقدیمکردن کۆمپانیا لەوانەیە بە شێوەیەکی باشتر ئەوراقەکانە بۆ ئاماداکە و بۆ نە تۆ پێویستە بە دڵنیایی تەندروستی تەمین سەحیە پێویستە بە حجزکردنی فڕۆکەیە هۆتێلە پێویستە بە فۆرمەکەتە کە بە شێوەیەکی زۆر ورد کە لە هەمووی گرنگترە هیچ هەڵەیەکی تیانەوێ پڕکرێتەوە پێویستە بە ڕاوێژە کە تۆ کەسێک لە چۆ 10 ساڵ بە 12 ساڵ بێ ئەوە کاری بێ ئەزانێت کە چ شتێک
هۆکاری ڤیزەکەت لەوانەیە ڕەفزی لەسەرەوەگرێ چکە بیرمان نەچێت کەسانێک هەیە بۆ نمونە شتەکانیان زۆر باشیشە ڕەفزەهێنن بەڵام بۆ لەبەروی هەڵەی هەیە کەسەکە بۆ نەوەکو بزنسمانیان تەقدیمی ئەکا لەو لاواسیرەکەی پشتگیری دایرێکی حکومیە بە ئەم شتانە تۆوا لێ ئەکە پێویست بە کۆمپانیا بێ بەڵێ بۆ ئەو ڤیزی وڵاتانە وڵاتێکە هەیە حەزری بەنسبەت وڵاتەکانی شەو بڵێ ئەو وڵاتانی کە کێشەی سیاسیان بێکەوە هەیە لەوانەیە بۆ نمونە کەمێک چۆن بڵێ ینی زیاتر تدقیقی تیا بکرێت بەڵام بە شێوەیەکی باونە ئەوی لای خۆمان زۆر باوەڵەن ڤیزەی ئێرانە سەردانی ئێرانە کە دوێ ڤیزی شنگن وەرناگری وڵای من خۆم چەند جارێکی ڤیزی شنگرم بۆ گرتو و زۆری سەردانی ئێرانم کردووە ڕەتی بۆەوە نییە بەڵام گە تۆ تەنها گەشتی ئێرانە هەبێ بڵێ تەنها گەشتی شوێنێکت هەبێ بەڵام تۆ کە گەشتی ئێرانە هەبوو تورکیا ها وڵاتانی کەش هەبوو زۆر ئاسایە بچی بۆ هەموو شوێنێکی ڕاست زۆر سپاس دەکەین کە ژێوار جەلال خاوەنی کۆمپانیای گەشت و گوزار سپاس بۆم دەفەتە بێمە بەخشە بەڕێز